بەنای خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێبێ من ئەلەند کاوە عەلی خاوەنی بەرنامەی قورئانی بەپێز. ئەم بەرنمەیە پێک هاتووە لە تەواوی تەفسیرەکەی جەنابی مامۆستا عەلی باپیر کە ناوی تەفسیری قورئانی بەرز و بەپێزە لە شێوەی دەنگ، واتە تەنها بە شێوازی دەنگ ئەتوانیت دەستت بە تەفسیرەکە بگەێنیت. ئێمە لێرەدا سورەتی بەقەراکی نۆ بەنمونە سورەتی بەقەرا گەر دیقەت بن لێرەیان 90 دەنگی تایە. باشە دەنگی دووەم لە جەنابی مامۆستا لە چەندەوە تا چەند باسێکا لە ئاەتی 6 تا 16 کاتێک کە پەنجەی پیان ئێم ئەڵێ لێدانی دەنگ بەبێ داوەزاندن یان داوەزاندنی دەنگ یان دڵخوازکردن. کاتێک ئاڵێم دڵخوازکردن ئەو ئەستێرەی لە تەنیشتەوە دروستە بێت کە مەبەستی لێرەیە. ئەوە لێرە ئەمە پێشتر شتێکم کردبوو ئەمە ئێستا هاتۆتە لیستی دڵخوازەکانەوە. باشە ئەگەر بمێ بۆ منە ئەم دەنگە گوێی لێ بکرم ئەڵم لێدانی دەنگ بەبێ داوەزاندن یەک کێشەی هەیە ئەوی ژەوەیە کە ئەگەر خەتەکەت کێشەیەکی بەسیتی تیاابێ ڕەنگە پێویست کات کە یەک دوو جار دووباریکەیتەوە، بەڵام شاڵا لێرەوە نابێت چەند چرکەیەک پێویستە چاوەڕوان بی تا دەنگەکە دێت لە ئینتەرنێتەوە. ئەمە دەنگەکەیە کە جەناوی مامۆستا باسی ئاەتی 6 تا ئاەتی 16 لە سورەتی بەقەرەیە. کاتێککە ئەمە بەدلی خۆتەتوانی بیجوولێنی توانی بیوەستێنی واتوانی خێراشی بکەی. باشە ئەوە وەستانمان اینجا ئەتوانین دەنگەکە دابەزێنین بۆی لە کاتی نەبوونی ئینتەرنێتە گوێ لە دەنگەکە بگرین بۆ ناڵی دابەزانی دەنگ. باشە دەنگەکە لە دابەزیندایە. ئێستا ئەم دەنگەکە دابەزی یەک سەحی لێ درێواتە دەنگەکە دابەزیوە لە کاتی نەبوونی ئینتەرنێتیشە ئەتوانی گوێ لێبگریاڵێ لێدانی دەنگ یەکسەرەکرێتەوە بەبێت چاوەڕوانی بۆ لەبەری دابەزاندۆ بەو شێوەیە توانی کۆنتترۆلی تەواوەتی دەنگەکە بکەیت و ئەتوانیت بۆ نمونە بابچینە سەر سوورەتێکی کورت و پوخت کە سوورەتی باڵین ئیخلاس کە دوو دەنگی لە خۆگرتووە. من ئەمەوێ هەموو دەنگەکان دابەزێنم بە یەکجار نەکدانە بەدانە چی یەکەم لێرە ئەم دوگمەی ئێرە داگرم پەنجەی پیانم بەو شێوێت داوەزانی هەموو دەنگەکانی سوورەتی ئیخلاسم بۆکات. ئەمە دەنگی یەکەم داوەزی و دەنگی دووەمیش داوەزێت لەگەڵیە تاو. ئێستا هەردوو دەنگی سوورەتی ئیخلاس داوەزیون ئەگەر بیکەینەوە لێدانی دەنگ هەموو ئەو دەنگانی کە دابەزیون تامان لێرە هاتوانی ناوی سوورەتێکیش بنووسی سێرچکەی بە دوایە. هەموو دەنگانی کە دابەزیون یەتە ئێرە دەنگە دابەزێنراوەکان یەتە ئێرە و PDFیشمان هەیە بە ئاماشەوە یەتە ئێرە. PDFەکە لەکوێ دابەزێنی حتمما نەچیتە سەر سوورەتەکە. سوورەتەکانی یەخیر هێشتا بەردەستنی PDFەکەیان بەڵام سوورەتەکانی سەرەتا بە دڵنیاییەوە PDFەکانیان بەردەستە کاتێ چیتە سەر سوورەتی ئەنعام بنمونە ئەم دوگمەی ئێرە داگریت پێویستە دایبەزێنی من لێرە داینابەزێنم چکە پێویستی بە مێگابایتێکی تۆزێ زۆرە. خی گەورە هەموو لایەک سەلامەت کا و بێتە مایی بەرەکەت بۆ هەموو لایەک.